مامۆستایان بەڵێ من پێشتر هاوارم لە گۆڕە کرد، هاوارم لە خەڵکی دەکرد، ئەوەیە هاوارم خۆم ناکرد. الله ئەکبەر. بەڵێ زۆر ڕقم لە ئێوە بوو، زۆر ڕقم لە داوەکەتان بوو، بەس دەیستا الحەمدلله گەورە هیدایەتیاوم بە خوددانەکەی بم. مامۆستایانەسەیەوە زۆر لە لام خۆشەویستن، الحەمدلله بوومەتە ئەهلی سوننە، وازم لەو دوعاکردن لە قەبر و وازن لە بازێ ئەو شتانە هێناوە بیدعاکردن و قورئافیات. ئێوە دەتوانن گەردن مازا بکەن؟ کورە براکەم گەردن دازابێ گرنگ بەلای ئێمەوە خەڵک بگەڕێتەوە بۆ لای خوا و بۆ لای شوێنکەوتنی سنەتی ڕەسوولی خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەستگرتن بە ئاینەکەی خوا، ئەوە گرنگە بەلامانەوە. پێشتر چی بەرامبەر ئێمە گوتوتە گەردن دازابێ برای خۆم، گەردن دازابێت. کەسێک کە تەوبە بکا و داوای پەشیمانی بکات، هەرچەندە خراپەشی بەرامبەر ئێمە کردبێ ئینشاءڵڵا ئێمە گەرنی ئازا دەکەین. بەڵام ئەو کەسانەی کە موسڕن لەسەر بێئەدەبی و بێڕێزی و لەسەر بوهتان و غەیبەت، ئەوانە ئینشاءڵڵا موعیدمان لەگەڵیان بە ئیزنی خوا ڕۆژی قیامەتە، لەو کاتەدا کە هیچ دینار و دەرهەم نییە، تەنها حەسەنات و سەیئاتە، ومێدەوارین حەسەناتیان کە هەبێ بۆ ئێمە بێ و سەیئاتی ئێمەش بۆ ئەوان بڕوات. دەست خۆش بێ براکەم، خوای گەورە زیاتر هیدایەتی ئێمەش و ئێوەش بدات. بارەکەڵڵا فیک.